دکتۆرە ئامانجی سەرەکی لە چارەسەرکردنی سەوەفانە چییە؟ ئایا تەنها کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکەیە یان نەخێر چارەسەرێکی تەواو بۆ نەخۆشیەکە و کەسەکە وەکو جارانی لێ دێتەوە؟ خۆی ئەبێ بزانین کە سەوفان دەسی پێکرد ناتوانین بلین چاکێکینەوە چاک نابێتەوە بەڵام ئەتوانین ڕایگرین لەو ئاستەکەەوە خراپتر نەبێت فئێمە ئامانجی سەرەکیمان ئەو نەخۆشکە کۆنتڕۆڵکەین خراپتر نەبێت و ئازاری نەمێنێت نەخۆشیەکە و باری ئاسایی یعنی هینی ژیانەی ڕۆژانەی ئاسایی بێتەوە. زۆر باشە نەخۆش ئەکرێ بڵێ مادەم ئەم نەخۆشیم چارەسەری نییەکەواتە ناچم پشکنی ناکەم و ناچم بۆ نمونە چارەسەر وەرناگرم مادەم حەلی نییە و بەس کۆنتڕۆڵە ناوەڵە ئەوە یعنی بیرکردنێکی زۆر غەڵەتە لەبەرەوەیە ئێمە ئەگوت وەکمان ئەگەر کۆنتڕۆڵی نەکەین ئەگەر چارەی نەکەین خراپترە بێت وەکوتمان ئەوە دەرەجەی هەیە یعنی تۆ ئەکرێت لە دەرەجەی دووە بچیتە دەرەجەی سێ بچیتە دەرەجەی چوار یعنی کە بووە دەرەجەی چوارش ئەو کاتە عیلاج لەوانە ئیسفادەی نەمێنێ لەوانێت بگەیتە بەشی یعنی ئاستی نەشتەرگەری تەواو یعنی تووشی ئەمەلیات بی ئەوەش زۆر خراپە بۆ هەم بۆ نەخۆش و یعنی بۆ ژیانیشی خراپە. زۆر چاکە ڕۆڵی دەرمان چیە لە چارەسەرکردنی نەخۆشیەکە؟ بەڵێ لە کاتی سەوەفاندا یعنی کۆنتڕۆڵکردنی ئازارەکەیە بۆ هەردوو نەخۆشیەکە ئازارشکێن پێویستە لەبرێ هەردووکیان ئازاریان هەیە دژە هەوکردن لە هەردووکی بەکاردێ بەڵام لە نەخۆشی ڕۆماتیزمەکان چەند جۆرێ تایبەت دەرمانی تایبەتمان هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ڕۆماتیزمەکە. تا چەند کێشی زۆر کاریگەری خراپی هەیە لەسەر سەوەفانیش و هەوکردنی جومگەی ڕۆماتیزمیش. بەڵێ لە کاتی سەوەفاندا چەند کێشە زیاد بێ قورسایی زیاترەکەوتە سەر جومگەکە بێگومان وەزعی خراپترە بێت و ئازاری زیاترە بێ و حتا چارەسەرکردنی ناخۆشترە ینی قورسترە بێتەوە. لە ڕۆماتیزم هەمان شتە یعنی ئەگەر نەخۆشەکە جگەلەوەی کەوا کە کێشی قورسە ئازاری زۆرە بێ لە جومگەکانە دەبەرێ قورسایەکەتە سەری دەرمانەکەش بە جوانی ئیش ناکەن یعنی ئەبێتە هۆی ئەوەی کەوا دەرمانەکەش کاری خۆی نەکا بە تەواوەتی بۆیە یعنی زۆر مهمە ئاگامان لەو نقطەیە بێت. کۆنتڕۆڵکردنی کێش گرنگە بۆ هەردوو نەخۆشەکە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی